بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە هاپەیوینێکی تایبەت لەگەڵ ئێوەی خۆشەویستدام. ڕۆژی 9 حوزەیرانی ساڵی 1963 لێرە لە شاری سلێمانی یەکێک لە ئەفسەرە درڕندەکانی سوپای عراقی بەدنەدانی حیزبی بەعەس کۆمەڵکوژیەکی ئەنجامدا لێرە لە حامیەی سلێمانی. ئێمە بۆ تیشی خستنە سەر 9 حوزەیران و ئەو درڕندایەتی بەعەس میوانداری کاک ئارازوەلیمان کردووە لە گۆشەنیگای جیاوازەوە ئەمانەوێت بەرنمەیەکی تایبەت لەسەر 9 حوزەیران تۆمار بکەین. کاک ئاراز بەخێربی بۆ بەرنامەکەمان. زۆر سپاس دەکەم. کاک ئاراز ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین، ئەم کابرایە ئەم زەعیم سدیقەی کە بەرپرسی یەکێک لە لیواکانی بڵێن سوپای عراقی بووە، دیارە پێش 9 حوزەیرانیش ئەو لە سەردەمی عەبدولکەریم قاسمیشدا هەر لێرە بووە و دەسەڵاتی هەبووە تا ئاگاتە دەوروبەری خانەقین. ئەگەر پێناسەیەکی ئەم کابرایە بکەین، تۆ چۆن پێناسەیەکەیت؟ بۆچی ئەو هەموو ڕقوکینەی هەبووە بەرامبەر نەتەوەی کردووە بە تایبەتیش ئەم شارە؟ خۆی لە ڕاستیە کاکاوە مەسلەی زەعیم سدیق نییە. زەعیم سدیق ئامر لیوای بیست بووە، دەسەڵاتی هەبووە، گەورەترین دەسەڵاتی عسکەری هەبووە، بەڵام خۆی حکوومەتی عێراقی ئەو کاتە هەموو کوردستان، بڵێن هەموو مەحافەزەکانی کوردستانی ئێمە کردوێتی بە ناوچێکی عسکەری ومەنعی تەجەولیتیا کردووە بیزات لە 9 حوزەیرانە کە بڵێن ئەعلانی ویان کرد کە شەڕ بکەنەوە لەگەڵ هێزی پێشمەرگە و لەگەڵ کووردە، بەڵام کە دەستیان نەگەیشتووە بە پێشمەرگەیە وەلەو مەسەڵەن مەنتیقەی بادینان زۆرتر بە تەیارە قەسف کراوە، لە هەولێر قەتڵ و عامەشی زۆر کراوە، لە کۆیە کراوە، لە سلێمانی، لە کەرکووک کراوە. ئەمانە منەفیزی ئەو سیستێمە بوون، بەعز بوون کە زۆر دڕندانە خەڵکە سڤیلەکە ئەنجا کەسوکاری من و تۆ باوکی من و یەکێکی تر وانە وەمانە هیچ ڕەبتی بەوە پیاوێکی کاسب بۆ چۆ بۆ سەردووکانی خۆی ڕەنگە هەر هێنیشی نەبوو بێ، ئاگاداری ئەوەش نەبوو بێ کە مەنعی تەجەولە، بەبێ ئەوەی مەحکەمە بکرێن، بەبێ ئەوەی لێکۆڵینەوەیکیان لەگەڵا بکرێ بە دەستە جەمعی کوژراون، خەڵکێکی زۆر کوژراوە. من زۆر مناڵ بووم ئەو کاتە، بەڵام یاداواری زۆر چووکم هەیە لەوەی ئەو کاتانەی کە مەیتی باوکمیان هانیەوە ناشتیان و کەسی تریش مەسەرەن کە بوونە دراوسەی قەبری باوکم چۆنی بە چ شێوەیەکی دڕندانە کوژراون. پرسیارەکە لەسەرەوەیە کە تۆ ئەم وەزعێک نییە زەعیم سدیق بە هەڵەشەیی خۆی کردبێتی یا مەسەرەن بە سەرکەشی خۆی کردوێتی. زەعیم سدیق منەفیزی سیاسەتێک و بیرکردنەوەیکی عەقلانیەتی بەعز بووە و کە هەتا ئێستاش بەردەوامە بەرامبەر بە کوردی ئێستا لە ناوچە دابڕاوەکانی کە ئێمە پێڵێن ناوچە دابڕاوەکان، ناوچە داگیرکراوەکان، ڕۆژانە تۆ ئەو غەدرە نابینی بە شێوەیەکی تر ئەی بینیت. من بەدەر لە حرمەت و ڕێز و سڵاو بۆ هەموو قوربانیانە لە چ لە سلێمانی لەسەر تاسەری کوردستانە ئەمە شتێک بڵێم، ئەویشەوەیە بکە بەڕاستی ئێمەی کورد لە کوردستانە هەمیشە خەڵکی بێتاوانی ئێمە بۆتە قوربانی یەکەم بەدەست ئەو عەقڵیەتە شۆڤێنیە زۆر ڕەگەز پەرستانە کە کورد بە حەقی خۆی ئەزانێت کورد قەتڵ و عام بکە. خۆی هەر ئیدامەی ئەم ڕووداوانەی 9 حوزەیرانی 63 کە کۆتایەکەی بە ئەنفال و کیمابارانکردنی هەڵەبجە و ناوچەکانی ترێ بێ. جا حەزەکەی بە ئەو پرسیارە بکەم، دیارە ئێمە باسی قوربانیەکان و شەهیدەکان نەکەین بە تایبەتی ئێوە، بەڵام ڕۆژێک پێش 9 حوزەیران لێرە لە چیای ئەزمەر سوپای عراقی هێرشەکاتە سەر پێشمەرگە و پێشمەرگە زەربێکی باشیان لێدا. دوای ئەوە مەنعەتە جەولەکە کە دەست پێەکە بە بیانووی ئەوەی کە بۆ پێشمەرگە و چەگە گەڕێن. تۆ پێت وایە ینی لەو شەوەدا زەعیم سدیق خۆی لۆکاڵی بڕیاری نەداوە، ینی پێشتر ئەم ینی بەرنامە ڕێژی کراوە بۆ ئەوەی ئەم کارە بکرێ؟ من بە قەناعەتی من و بە زۆر دۆکۆمنت و خەڵکانێکی زۆر لە ئێمە بە تەمەنتر کە لە یادەوەری خۆیان نایگەڕنەوە بێگومان بە بەرنامە بۆ کاکاوە. وەتەوان محاولەیەکی ئەوەش هەبووە لە سەر و مزگەوتی گەورە بەرەو کانێسکان بەولاوە
پێشمەرگە کەمینێکیان داناوە بۆ زعیم سەدیق چەند ڕۆژێک نازانم چەند هەفتەیە باشپیرم نییە زعیم سەدیق بەرنەکەوتووە بەس حیمایەکانی و چەند کەسێک لەوانە برینار بوون دوایەوە لەو ماڵە و لەو شوێنەی تەقییان لێکراوە سوپای زعیم سەدیق ئەچنە سەر ئەو ماڵەش و ئەوانەژە بنە قوربانی من قەناعەتم وایە بەرنامەی باعث بووە بۆ ئەوەی بە دەرەجە یەکەم بە تۆقاننی خەڵکی کورد بە تۆڵەسەرنەوە لە هێزی چەکدار و پێشمەرگەوە ئەمەیە بابەتەکە بەسەریەوە بەڵام مەوزوعەکەی کە من حەز بکەم باسی کەم ئەوەیە کە ئێمە وەکو خۆمان وەکو کورد چۆنی مامەڵەمان لەگەڵ ئەم وەزعادا کردووە مەسەن ئەم قوربانیانە مەسەلەکە لەوە نییە ژمارەکەی چەنە بەڵام تۆ مەسەرەن من بیرمە ئەو دوو قوتابی پۆلی پێنجی ئامادەیە کە دواتر بوون بە دراوسەی قبری باوکم دایکەکەی کە ئەیلاوانەوە ئێسش من لە خەیاڵ و لە زیهنما زیندووەوە ئەم دوو کوڕەی خەوتون لەسەر قەرەوێڵەکان ئەم عسکەرانە تااقەتیان نەبووە بچن خەبەریان کردنەوە یا بیان بن بۆ دادگایە بۆ شتێک دوو گەنجی کە تەلەبەی پێنجی عدادی ئەو کاتە بووە هەر لەسەر بانەکەەوە لە قەراغی بانەکە تەقیان لەکەن ئەینیانەکەن لەویا خەڵتانی خوێنیانەکەن هەر لە چیمەنەکەی خۆیانە ئایان نێژن بە مۆقەت بە ئامانەت دوایی هاانیان بەڕێکەوت بوونە هاوسەی قبری باوکم ئەو ژنە بەنەوە ئەگەی لاوانەوە بەنەوە ئەگەی نیەکرد ئێمە من پێم وایە ئەم ڕۆحیەتە ئەم زوڵمەی کە لە خەڵک کراوە ئەنجا لە هەر شار و شارۆچکەیەک بێ لە هەر زەمانێکا بێ ئەمە نەبووە تەمەنهەجێک بۆ پەروەردەکردنی ئێمە بۆ ئەوەی کە ئێمە وەکو مێژوو وەکووانەیەک لە تربێتی فێرکاریمانە لە مەکتەبە بخوێنرێت ئەمەمان زۆر لە بیر چۆتەوانێ ئێستا مەسەرەن جیلی تازەی ئێستابیانی بێگومان نازانێن وی حوزەیرانی 63 چییە بۆچی نازانێت چکە من ناڵێم پەروەردەکەوا بێ لە پێناوی تۆڵە سەرنەوەوان دروستکردنی شوناسینەتەوەی خۆی بۆ ئەوەی بزانێ ئەم حاڵەتی کە ئێمە بەسەرمان هاتووە بە دەست ڕژێمەیەک لە دوایەکانی عێراقوانێ چارەسەرەکەیەوەیە کە خۆمان بناسیێنین و خۆمان بە شێوەیەک مێژووی خۆمان بخوێنینەوە بیناسین کە جاری تر ئەم ڕووداوانە تکرار نەبێتەوە بەڵێ جا ئەگەر ئێمە بگەڕینەوە بۆ ڕووداوەکەی نوێی حوزەیران تۆ ئەو کاتە تەمەنە 5 ساڵ بووە حەزەکەم وەکو نمونەیەک بێنینەوە لە ماڵی ئێوە باوکت نانەوا بووە چۆن بردیان لە ماڵەوە بردیان لە سەرکارەکەی بردیان چیت لەبیرە حەزەکەم بۆم بجێڕیتەوە یعنی ئێوە بە چ شێوەیەک زانیتان کە باوکتان شەید کراوە من دروست 5 ساڵ بووم هەندێک شتی حەدەسی زۆر لە مێشکا ماوە بەڵام دیارە بە مروری زەمن دایکم و نەنکم و ئەوانەی کەسەکانی هەن کە ئەیجێڕنەوە ئەوانە ئیتر حەدەسی تری هاتوۆتە سەر ئەوەی کە لە زمانی ئەوانەوە باوکم کە عادەوەکو ئینسانێکی تر ئەچێ بۆ دوکانی لە جادەی سابونکەران بووە لە نیشتی خالی زامداری جاران لە پێڵەن پردەکەی ئیسلاح لای سەدەکە لەویا کۆمەڵی خەڵکی ترەگرن باوکیشم دیارەگرن ڕەمیانەکەن حەسەب شاهێدەکانی کە باسی ینی نیان بردوونەتە حامیەوە لەویا ڕەمیان کردوون دوایی بردوانەتە حامیە ئێمە کە سوکاری خۆمان ئەوانەی کە بە تایبەتی ناسیا و خزمێک کە ئاگاداری وەزعەکە بوو هاتنە ماڵی ئێمە ماڵمان ئەو کاتە لای مزگەوتی سەیوانی ئێستا بوو لەوێت هاتن دایکم دوو گیان بوو بە برایەکم کە دواتر دوای کوشتنی باوکم بڵێن لە نوێی حوزەیران ئەو لە مانگی 2/64 لەدایک بووە ڕزگار ئێمەیان برد بۆ ئەو ماڵە مەیتی باوکمیان هانی بۆ مزگەوتی نازەمچەی حاجی سەعات چی ئەمەی سەر و لای هێنەوە باوکمیان شتو بەڵام بەو جۆرە گواستە و شتێک کە کردویان بۆی نەبوو قەرەباڵخی و خەڵک بچێت لەگەڵا بۆ سەرقاون باوکمیان ناشت ئێوە جەنازەکەتان بینی خۆتان من زۆر مناڵ بووین نانەهێشت بەڵام ئەوەی کە لە یادمە زۆر هێن بێت پلوسکەی ئاوی خوێناو کە هاتە خوارەوە لەی نەکایان شت باوکم زۆر ئەوەی کە باسەکرێت دایکم باسیەکە کە سوکاری تر باسیەکە زۆر بێ ڕەحمانە هەموو گیانی ینی ئەمندایان گول لە پێوە نابوون بەوانە ئەوەشم هەتا ئەم
فترەی کە مێسە باپیرم کە بیری لێکەمەوە خۆی ئێمەش پێشمەرگە بووین و لە شەڕا بووین و شتمان بینیەوە یعنی ئەم هەموو حقدە بەرامبەر بە تۆ کابرایەکی داماوەگری بەرەو نانەوەخانەکەی خۆی ڕابووی هەویر بشێلێت و نان بکات و کەسابەت و ژیان و معیشەتی خۆی بەرێ بەڕێەوە و خەڵکی تر مەسەلەن مامۆستا یاسینەوان لە ناو مەلعەبەکەی سلێمانیە یاریگەی سلێمانیا گرتویان و ڕەمیان کردوون زۆر کەسی تر گوناحەکەی بەزەوە بۆ کووردە یا مەسەلەن نەیتوانیوە بەو شێوەیە لە ماڵەکەی خۆیان بڕوا خۆی بشارێتەوە بۆ شوێنێکی تر پرسیارەکە وەیە بەڕاستی کاکاوە ئەم عەقڵیەتە کە ئەو کاتە لە 60ەکانە هەبوو بۆ پاکتاوکردنی کورد لە دوای هەفتاکانیشا هەبووە لە هەشتاکانە چۆتە ترۆپچی ئەوەی کە تۆ مناڵی 2 ساڵ و 1 ساڵ و چەند مانگ بەری بۆ نوگرە سۆلمان و بیبەی بۆ عەرعەر و بۆ کۆ ئەوی لێ بکەیت ئەمە ئیدامەی هەیە و من قەناعەتم وایە ئێستش ئەو عەقڵێتە لە بەغا بە ئێستەشەوە بەم کابینە تازەیەشەوە لە ناو پەرلەمانیا هەیە لە ناو دام و دەستگاکان هەیە لە هەموو شوێنێکە هەیە مشکیلەکە ئەوەیە ئەوانە ئێمە بە ئینسانی دەرەجە دوو بە موالی بەوازان حەقی ئەومان نایەنێ بژین بەهین بژین جا ئەوانەی کە گیران بە جۆرەی ئەو شایەتانەی کە هەنەوە و نووسراوانەی لەبەردەستان زۆربەی زۆریان هەر هەمویان خەڵکی بێچەکن خەڵکی سڤیلن خەڵکی مەدەنین تەنانەت بەشێک لەوانە کە بەیانیە هەڵەسن ئەچن بۆ نوێش ئەیانگرن و ڕاپێکی حامیەی سلێمانیانەکەن کەواتە ڕەشبگیریەکی گەورە بۆ لە ناو شاری سلێمانیە. بەڵێ ئێمە دراوسەیەکمان هەر بزەبێت بەیانی زوو هەستا بچووی بۆ نوێش نازامیچەی نووری سەیوەلیان پێوت ڕواکەم تا ئەو ئەخیرانەش یەکدوانێک لە کوڕەکانی یەکیان پێشمەرگەی شوێعی بوو کە ئێمە لە دەرەوە بووین گوناحیەوە چۆ بۆ مزگەوتی دوو دەرگا بۆی نوێش بکات ڕەمیان کردووە بە خەڵکێکی زۆر زۆرە بۆ کێشەکە وەک وتم ئەو ڕۆژەی سلێمانی جوایەکیانین کردووە تۆقاندن ترس و حەقدان بە خۆیان بۆ پاکتاوکردنی خەڵکەکەش خەڵکێکە ڕەنگە بەس گوناحەکەیەوە بێ کووردە و لە شوێنێکی هەڵەیە لە ناو سلێمانیە مەسەرەن ڕەنگە لە بەغاوەیان نەکرد بێ بەرامبەر بەوە شوێنەکە بەڵام کوردستان شارەکانی کوردستانیان کردووە بە مەنتیقەیەکی ئەوەی خۆیان پیانەوە مەنعتە جەول مەنتیقەیەکی سەربازی هەموو مافێکیان بە خۆیان داوە ئەوەندەی کە لە توانایانە بۆ خەڵکیان کوشتووە بۆ ئەوەی خەڵکەکەی تر هەمووی بترسێت. بەڵێ کاگارەس نزیکەی 1000 کەسیان گرتووە و چواردەوری شاریشیان گرتووە و لایەن هێشتووە هیچ کەسێ بچێتە دەرەوە بەداخەوە ئێمە تا ئێستش بە تەواوەتی ینی بڵێنەوە کاڵی 100% ژمارەی قوربانیەکان نازانێت تۆ پێ دوایە لەو 84 کەسە زیاترە ئەوە یەکێکە لە نوقسانیەکانی خۆمان من قەناعەتم وایە ژمارەکە زۆر لەوە زیاترە بەڵام ئەگەر ژمارەکە زۆر لەوەش کەمتر بێ هەر ئینسانێک بەڵێ بێگومان ینی مەمەسە لە ژمارە نییە بەسە لە تۆمارکردنی دەلیلم بۆ ئەوەی کە ژمارەکە زۆر لەوە زیاترێکە ساڵانێکی زۆر دوای ئەوە قەبری جەماعیانە دۆزیەوە لەولا ئینیانەکەن کە زیندە بە چاڵ کراون بەڵام ئەوەی ناو حامیە ینی پارکی ئازادی ئێستا بە پێ ئەو ئامارەی کە باسەکرێت بە پێی ئەو ناوانە کە هەبووە 80 قسوور کەساوە بەڵام ڕەنگە ئەوە بەشێکە لەوەی کە ئێمە وەکو موئەسەسات و دەوڵەتداری و ئەومان نەبووە بەڕاستی ئەوەشی کە کراوە دواتر ڕەنگە لە فترەی 1970 کورد ئاهێکی پیاتەوە بێ دانیشە ئەرشیفی و شتانە بکە و ناو بنووسێت و بە ئێستا مەسەرەن تۆ وەزارەتێکتە بێ وەزارەتی شەهیدان و بێ دانیشە ناوی شەهید و قوربانی و فڵان بکە کاگاراس تۆ دواتر و یاخۆت کە بیستی بێتە لە کەس و کار و ئەوانە ئایا خەڵکیان زیندە بە ساڵ کردووە باز لەوە ئەکرێت کە خەڵکانێک زیندە بە ساڵ کراون یعنی هەر بە زیندوی خسبێتیان لە ناو گۆڕۆشتیوە باس کراوە لە ماڵی لە خەڵکی تر عادەتەن خەڵک بەعام خەڵک جۆرێکی جێڕێتەوانەیەن بێ نازانم من بۆ ئەوە بەڵام ئەوەی کە خەڵک هەر بە عشوایی ئەوەی پێوترێ ڕەشە کوژی خەڵکیان کوشتە بێ لە گەنج و لە پیر و لەوە بەڵێ کردویانە ئەجا ڕەنگە مەفرەزەیەک کەتیبەیەک شتێکی کرد بێ وای کرد بێ نازانم بەڵام ئەو عەقڵێتە هەموو شتێکی
خامە گەورەکانی ئێوە و بە تایبەتی ڕزگاری برادەوەیە کە باوکت تەنانەت دوێنەیەکی لە پاش بەجێ نەماوە. حەزەکەم باسی ئەوە مۆکەی. وڵی نازانم تۆزێ خەم ناکە، تۆزێ نا زۆریش خەم ناکە. ئێمە ماڵی ئێمە باوکم زۆر پیاوێکی مەدەنی بووە، ئەلبومی عایلەویمان هەبووە، هەموو مناڵ ناومان هەمووی ناوی کوردی زەمانە مەسەلەن من خوشکە گەورەکەم نەسرینی ناوە، برا گەورەکەم بەختیاری ناوە، من خۆم ڕزگار بەهرە دوایش ڕزگار هێنەوە. ئەگەر باسێکی ڕزگار بکەم بەپەلە ڕزگار لە حەقەتە کە لە 64 لەدایک بوو مام جلال هاتبوو خوتبەی خوێن. ڕزگاری برام لەو ڕۆژای لەدایک بوو، دایە گەورەم بە عەقڵی خۆی بە پێگەیشتنی خۆی کوڕ ڕزگاری بوو، لە برۆ ناوی بنێن ڕزگار. ڕزگار دامەوە تا فترەی ئەنفالەکانیش پێشمەرگە بووە. ڕزگار کە باوکمی نەبینی وە بڵێن گرەیەکی دەرونی بۆ پێیا بوو کە ئەوە لە مەکتەبا خەڵک ئەڵێ باوکمەوە ئەم باوکی دیار نییە. لە منعی تەجەولی شای ئێمە ماڵمان تاڵان کرا. یەکێک لەو شتانەی کە هەرچی ئەلبومەوانەی زۆری فەوتا ئەوەشی کەوتووە دەست خزم و کەسوکار ڕسمی ئەوە بە یادگاری بەوە لە ترسی هین زۆری فەوتا بوو. ئەم ساڵانەیە خیر ڕزگار زۆر لە هەوڵی ئەوەیە بوو، هەتا لە داوائری حکومی لە نفوس لەوانە لە لای ستودیۆ ڕەفیق لە لای ستودیۆ حەبیبی سلێمانی بەدەیان هەزار جامی ڕسمی ڕەشوسپیان خستوە بەردەستی جا ئەم داماوە لە شوێ ڕسمی باوکم دۆزێتەوە. ئەوەش خەمێکی گەورەیە، بەڵام هەر لە هەوڵی ئەوەیە بیدۆزێتەوە. کاگاراس لە حامیەی سلێمانی ئەو خەڵکانەی کە گیرابوون بەشێک لەوانە کاکفوا سەراج و کۆمەڵی خەڵکی تریش لە نووسینەکانیان ئیشارەتیان پێداوە. یەکێ لەو شتانەی کە داوایان لێ کردوون وتویانە ئەگەر قسە بە شۆڕش و بە ژەنڕاڵ بارزانی بنێت تەنانەت باسیەوە کاڵێ وێنەیەکیان هێناوە کە قسەی نەشیاو بڵێن و ئەگەر قسەی نەشیاو بڵێن لە مردن ڕزگارتانە بێ. بەڵام خەڵکانێکن کە ناوەکانیشیان هەیە ئامادە نەبوون ئەوە بکەن. ئەم هەڵوێستە کوردایەتیە، ئەم هەڵوێستە شۆڕژیە ڕیە وەڵاهی لە ناو کەم نەتەوەی ترا ڕەنگە بینرابێ. خۆی چیرۆک زۆرە جێڕنەوە لەوانە ئەوە شاهی داعیانەکانیش ماون ئەوانەی کە دواتر هاتوون بڵێن دوای 64 کە مفاوەزات دەستی پێکردو ئەی جێڕنەوە بێگومان ئەو شتانە بووە. ئامادە نەبوون تەوهین بە ڕسمی بارزانی بکەن، ئامادە نەبوون بڵێن قسەی نەشیاو بکەنەوە. ڕەنگەوە جۆرێک بۆ لەوە شاید عیانەکان و زۆر کەسانێکیش لە مزەکەراتی خۆیانە باسییان لێوە کردووە. زانی مەوزوعەکە چییە؟ لە 63 هێشتا دووبەرەکی ڕووی نەداوە. 63 کورد ڕەمزەکانی خۆی کە بە درێژایی بۆ نمونە تۆ ڕەمزی پێشمەرگە ڕسمی سەرکردەکانی کورد ئەوە بووە کە تۆ بەرامبەر بە ئەوەی کە مافێکی خۆت بەدەستبێنی. مافەکەش ئەو ساکە چی بە باز لە لامەرکزیێت و باز لە حکمی ذاتی و باز لە بەزاخە گرنگی ئەمە ئەوەیە کە ئەمانە هەر پارتیش نەبوون، ینی ڕەتی بە پارتی و هینەوە نەبووە، خەڵکیشی مەدەنی بوون، مامۆستا بوون، نانەوا بوون، پیشەگەر بوون، گیراون، بەڵام ئامادە نەبوون. لە دوای ئینقلابی 58 کورد لە کوردستانی ئێمەدا ئینتیمای نەتەوەی ئینتیمای نیشتیمان و ئەمانە زۆر بەرز بووە و خەڵکیش تەمەنای ئەوەی کردووە کە لەم عێراقە تازەیە کە عەبدولکەریم قاسم هاتووە کورد بگا بە مافەکانی خۆی لەبەرەوە دیفاعی لە ڕەمزەکانی خۆی کردووە. تۆ سەیرە هەموو شێعر و ئەوە هەموو پیا هەڵدانە بەسەر پێشمەرگە و بەسەر سەرکردەکان و بەسەر ئەوانە لە دوای کۆماری مەهاباتەوە کورد بە سەرۆکایەتی بارزانی ئاوارە بووە لە سۆڤێت کە دێتەوە هەیەجانێکی سەیرە بۆ کوردی عێراق. بەڵامی تر ئەو حاڵەتەش کە لە حامیە ئەمانە هینیانەکەن مەسەلەکە شکۆی نەتەوەیی ئەو ئینسانانەیە کە ڕێگە نادەن. لەو کاتەیە حرەس قەومیەکان هەبوون، دەوری ئەمانە چی بووە؟ بە تایبەتی خۆشار هەرەوە نەبوو خەڵکیان کوشتووە، بەڵکو شارەکەشیان تاڵان کردووە. حرەس قەومیەکان دەوریان چی بووە؟ عەشایری عەرەب دەوری چی بووە؟ حرەس قەومی بەعز دروستی کردووە و بۆ ئەوەش دروستی کردووە کە بەشێک بۆ لە پلانی بە عەرەبکردنی کوردستان
مشهورة حرس قومي احنا البدويان العدو لكركوك بياتون لشمشماله وتا سليماني هرچی اندس كوتو برديانا عشاير بون بلين او هيزي كدروستيان كرو لبال لشكري عراقا سباي عراقا او انا هاتون دردياله طالانيكا بو اوان سرو سەریشیان بۆ جێیش و بۆ بەعس لە سلێمانی زۆر ماڵ تاڵان کراوە لە شوێنەکانی تر باسی هەولێر و دوهۆک و بادینان وانەش دەکرێت بە هین باسەکرێت کە بە شێوەی زۆر ناشرین ئەم ماڵانیان تاڵان کردووە ئەوەشی نەیانتوانانی ێستا ماڵی ئێمە وا بوو ئەوەی کە بۆیان تاڵان نەکراوە مەسەرەن فەخفۆری و کوپ و پیاڵە و چاو ئەمانە بە قۆناغەت فەنگشکانە بوو من ئەوەم بیرە بە بیری خۆم کە کەنتۆری ئەوەی کە جلی هەڵەگرنوانان بە سەلیەی کلاشینکۆف و بەهین پیاکرد و هەر بۆ ئەوەی ناتوانێت بیرا بە زەویە بێ خەسارەتێک بالێەوە حرس قەومی زووتریش لە مووسڵ و لەوانەشتی زۆر عینیان کردووە لە کەرکووک کاتی خۆی زۆر لە فترەی بڵێن شوێعەکان و ئینا کە ڕوویداوە مشکی لە ڕوویداوە حرس قەومیش پەڵەیەکی تری ڕەشە بە سیاسەتی بەعسەوە بە مێژووی بەعسەوە کاک ئارازباسی وەت کرد کە کورد لێبوردێ بەڵام ئەبێ لێبوردە بێ بەرامبەر کەسێکی وەکو زەعیم سدیق بۆ نمونە تا شەکەرچی کە لە کۆیە قەتڵ عامی کردووە لە هەولێر ئەو کابرایە ناوی چی بوو بەدرەدین عەلی دیارە بەدرەدین عەلی دوایی کوژرا لە ساڵی کرد بەڵام هەتا ساڵی 79 زەعیم سدیق هەرما بوو ینی چۆنە کە کورد پێشمەرگە شۆڕەش ئەو کابرایان نەکوشت وڵی من زانیاری زۆر قەومیەکان ئێمە زۆر جارهی ئەوە کرا کە ئەمانە بکوژرێنەوە وەکو چۆن جوولەکە چێت بەوانی کە جینۆسایدیان کردووە لە وڵاتانی تروان و مەحکەمەیان کە ئێمە وەکو هێزێکی نەتەوەی کە زۆر جار بیرمان لەوە کردەوە بەڵام چەند هەوڵ و هینێکیش هەبووە سەری نەگرتووە هی زەعیم سدیق سەری نەگرت کاتەکەمان بەرەو کۆتاییەکی کاگە ئاراز بەڵام حەزم کرد باسی ئەوە بکەین ئەو یادەوەریانە بۆچی باست کرد کەوێک باست کرد کابێت لە پەروەردەوەمانە باسی ئەوە کرێوم کۆمەڵکوژیانە بە نەوەکانی ئێستا بناسیێنرێ کە سوکاری شەهیدان گلەیان چییە بۆ نمونە یەکی لەو گلەیانە ئەوەیە کە مۆنۆمنتەکان لە ئاستی شەهیدەکانانی لە ئاستی گەورەی قوربانیەکانانین ئەمە بۆچی گەڕێتەوە تۆ بۆ خۆشوازام لە حکوومەتیشە کارەکەی وەڵی تۆ ئێستا چیرۆکی ئەنفال بە نمونە بێنی توانێ گێڕانەوەی چیرۆکی ئەنفال هەرەوە نییە ژنێک پاژماوەیەک لە خێزانێ بێت بیگەڕێتەوە چۆن لەسەرن لە کفری کەلارەوە بردویان بۆ کوێ ئەبێت دەسەڵاتی کوردی دام و دەستگای ئێمە ئەم چیرۆکانە کە بەواقع ڕووی داوە ئەمانە بە شێوەیەکی درامایی وا بجێڕێتەوە بە فلیم بە دۆکۆمنت بە هەر وەسیلەیەک بێ ویژدانی ئینسانیەت بجوڵێنێ متعاتیفێ بە ئێمە یعنی ئەوەی کە جوولەکەی کا لە جێڕانەوەی بە دۆکۆمنتی تا بە فلیمی ئاسایشکەی کە بە 12 و 13 ئۆسکار وەرەگرێ ئەوەیە عقلێکی تری لە پێشەوە ئەوێت ئەم کارەساتە ئەمە ئەساتە کە هەیەی بە زیندوی بمێنێتەوە بێتە هەوێنیەوەی کە شکۆی نەتەوەی بەرزکاتەوە ئێمە لەم شتانەیە نازانم ناوی چی لێ بنێ ئێهمالین خەمسار هەرچی ناوانەی ناکاتە ئەوەی قوربانیەکە زۆر لەوە زیاترێنێتەوە بە شعرێکی عاتفی لە کۆڵخۆتی بکەیتەوە یابینی کاگارە زۆر سپاس دەکەم ئەوەی کە دیارە بەداخەوەی مەبرینەکانمان کولانەوە بەڵام ئەمە بەشێکە لە مێژووی ئەمەوە پێویستە نەوەکانی ئێستا ئاگاداری بن هەروە گوتم ئێوە بۆ خۆتان یەکێبوون لە پێشمەرگەکانی سەرەتای پاسۆک ئێمە کۆمەڵی بابەتی گرنگی تر هەیە هەڵیەگرین بۆ بەرنامەی پەنجەمۆڵ و لێوا بە دوور و درێژی دایان جێڕینەوە سپاس دەکەم و ڕۆحی شەهیدەکان شاد بێت ڕۆحیان شاد بێت سپاس دەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست سوپاسی ئەوەژەکەین کە لەگەڵمان نابووین تا پەیوینێکی تر بەخواتان دەسپێت